ئەم کاتتان باش بەڕێزانم من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر لۆژەنکردنەوەی شەقامی ئیسکان دەکات ئەم شەقامە بە یەکێک لە گرنگترین شەقامەکانی شاری هەولێر دادەنرێت لەوەی شەقامێکە زۆربەی هاوڵاتیان لێرە نان دەخۆن و هەروها بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری هەولێر و تەنانەت دەرەوەی شاری هەولێرش سەردانی ئەو شەقامە دەکەن و وێڕای ئەوەی کە نانی تێدا دەخۆن لە هەمان کاتیشدا پشووی لێ وەردەگرن. ئەم شەقامە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی هەولێرەوە زیاتر لە 7 مانگا هەوڵی نۆژەنکردنەوەی دەدرێت. شارەوانی دەڵێت دەمانەوێت جەنجاڵی ڕابردوو بەلاوە بنین و سیمایەکی جوانتر بەو شەقامە بدەین. لە هەمان کاتدا پرۆژەی شارەوانی بۆ ئەم شەقامە ناڕەزایی بەشێکی لە دوکانداران و کاسبکارانی ئەو شەقامەی لێکەوتۆتەوە. هەوڵ دەدەین بە دوواداچوون لەسەر ئەم کێشەیە بکەین. بۆ پرۆژەیە تێڕوانینتان چیە باش بوو یان خراپ بۆ پرۆژە؟ والله ئەمە ماوەی تقریبا 30 ساڵە لە شەقامی ئیسکانم ماری شمارە لێ دوکانەیە باش بوو باش نەبوو. یعنی هەندێک لەبەرەوەی خاوێنیان کردەوە کاشەکەیان هەندێک باش بوو بەڵام ئەمە تازە دوکانەکەم تەحمیل کردبوو 20 وەرەقەم بەس لە پایەکەیدا بوو. دووبارە شکاندیانەوە پایان دروست کردەوە وەستە چێندان بەبێ وەسڵدە وەرەقیان لەم وەرگرت. بەو نۆژەنکردنەوەیە شەقامی ئیسکان بازاری باش دەوێت یان خراپ؟ شەقامی باز دەبیتن ئەگەر بە تەواوی چاکەم بەس تاخیر بوو ئەوانە پێشەوەی دەست پێ بکەنەوەیان بانگێش کرد لە حەدیقەی بروسێک چاوپێکەوتنی ئەگە خاوەن مەطعەمەکان کردەوە چ ڕۆژێک تا مانگەش مەطعەمەکەمان شارعەکەمان لێتەوەکەن دەست بە ئیشکەینەوە. ئێستا ئەو بە 5 مانگە لەوانەیە بە مانگەش کەشتاوە نەبیتن. کێشەی ئێوە چیە ئێستا؟ کێشەی ئێمە ئێستا ئەوە تەقریبی 4-5 ڕۆژە شارەوانی بەخۆ بە چەند هێزێکەوە دێن لێ ناگەڕن یەک پستیش لە دوکان بێنێ دەرەوە عەلەقە مەترێک 2 مەتر یان کورسیدانە یان شتی جوان شارەوانی نازان بۆ ئەو شوێنەی کە تۆ دەڵێی نابی مێزی لێدان ئەمە شوێنی هاتوچۆی پێ دوانە دەرەوە یاسایە لە هەموو قانونەکەیان تەواوە جوانە بەسیە لە هەموو بازارەکان فەرمون لە بازار بگرن لە هەڤاڵان بگرن لە هەر شوێنێکی بازار دەگری مەترێک 2 مەترت هەیە شارەوانی یعنی مەترێک 2 مەتر دەداتێ بای هەندێک بەس ئیسکە دەرەوەی ئەو مێزەی تۆ ئەو تەواقی تۆ یاسایی یان نایاسایی؟ ئەمن لەگەوەی دامە هاتنەوە تەواق نایاساییە بەڵام ئێرە ئیسکان بازاری ئیسکان لەگە بازارەکانی فەرقیە یعنی تو بازاری ئیسکان خەڵک حەزی لێ لە دەرەوە دانیشی. تۆ وەک دوکاندارێک چ کێشتان هەیە؟ وەڵا کێشەی ڕستمانەیە چۆن؟ جادەکانە گرتیا سادێن دێ ڕۆسپەکەش ئەگرین یەکو دێ کابراکە یەکەوە بە سارێ ڕەتبیستوان ئێرە مەطعەمە ئەنگلیز زیادی لە دوڕە هاتمێزەش دانێ کورسش دانی خەڵک نازانێ ئێرە مەطعەمە. یعنی حکوومەت ڕازی نیە ئێستا شارەوانی ڕازی نیە یەک مێز دابدرێت لێ ناگەڕێ دەرێ هیچ زانیە کورسش دانی دەرێ ئای مێز و کورسی دانی ئابان ژاندێ 6 میلیۆن غەرامە دەکەین. دەڵێن گرفتێ چ گرفتێکە؟ گرفتەکان کەس عارەبانەکان بێئیش بوونە دەنا بۆ بەنسبەت کاردارەکان شتێکی باش. ئەو عارەبانانە هەبی لەو شەقامە یان نەبی باش؟ هەبی بە شێوێکی نیزامی بوو. نەمینێ؟ زانی کووە عارەبانەش حەق خۆیتی ئەمەش حەق خۆمانە وەنیە عارەبانەش کاسبکارە فەقیرە بەس پێویستە حکوومەت بابی خەڵکە وەنیە قەرەبووی وانیش بکاتەوە. چۆن؟ یعنی زیەکیان لۆ دابی بکە لە ئیسکان نەمینێ؟ لە ئیسکان نەمینێ. ئەوان دەڵێن ئێمە کاسبکاری نەگەر نەمینێن فەقیر ئاخر خێزانمان نان نابی بخۆ. خوا ڕەزاقە وەنیە ئەگە پێش عارەبانەیە کو دەژیە. عارەبان چێکان تۆ ئیزعاج کرد بۆ پێشتر؟ وەڵاهی تەبی نەکارە من زادەکان هەمووی ئیزعاج کرد بوو لەبەرەوەی تا ئێستا عایلەک نایەتە ئەو زادەیە. یعنی تۆ لەگەڵ ئەوەی دەبی خێزان بە کاملی بتوانی سەردانی. ئەدیکو ئێستا تۆ بە دوکاندارین لێرە ئەگەر عایلە نێت ئێرە بازار نابی. ئەو پرۆژەیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ تەبیعی ئەو گوژمەیە کە تاوەکو ئێستا سەرفراوە وەکو ئەندازیارەکان دەڵێن ئێمە تا ئێستا پارەمان لەژێر ئەرزەکان داوە هەتا ئێستا ناتینە سەر شەقامەکان نۆژەم بکرێتەوە. تەبیعی تۆڕی شتری ئاوەڕۆ ئاماژەم پێکرد لەم شەقامەیە دروستکرایە تەواوی شۆستەکان هەڵساون. ئەم مەوادی کە ئێستا لەم شۆستانە بەکارێتوە گرانێتی 3 سانتیمیە و بە گوژمەیەکی زۆر کردراوە و جارێکتر چاندنی دار بە سەوزکردنی شەقامی ئیسکانە
دواتر ئێمە دێنە سەر ئەوەی کە لەگەڵ دوکاندارەکان و ئەنجومەی دوکاندارەکان دابنیشین کە دەبێ هەر هەمویان یەک واجیها و یەک کەپر و یەک تابلوی ڕیکلامیان هەبێت بۆ ئەوەی کەواتە ینی لەمە دووە چاوەڕێەوە بکەین ئەو باڵەخانانە ینی هەمویان دەبێ ببن بە یەک ڕەنگ بەتەکی زۆربەی هەرە زۆریان ئەوەی کە بکرێت ئەوەی کە بکرێت ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە وەکو دەڵێن یەک بیو خۆی پیشان بدا و ئینارەکانیش بە یەک ڕەنگ و ئاماژەم پێ نەکرد تەواوی ئینارە ئەم شەقامەیەش سەر لە نوێ کراوەتەوە و تۆڕی کارەبای نیشتیمانی و تۆڕی کارەبای مۆلیدا تەواوی ئەم تۆڕانش کراونەتە ژێر شەقام و هەمان دەخن کراوە. باشە زۆر جار دوکاندار دەڵێ لەگەڵ نۆژەنکردنەوەی هەرچەندە حکومت گوژمەیەکی تایبەتی بۆ دیاری کردەوە بەس پارە لە ئێمەش سندراوە بۆ نۆژەنکردن. ئەم قسەی بە هیچ شێوەیەک ڕاست نییە ئێستاکە حەز دەکەی ڕۆ لەگەڵیان قسە دەکەم ئەو پارێکە لە دوکاندارەکان وەرگیراوە پارەی ئەو پایانە بووە پایەکان ئەوانەی کە چوونەتە ناو دوکانەکان یعنی پارەی پایەی بەردەمی دوکانێکی خۆیدا هەڵۆ معلوماتت پایی گرانیت 3 سانتیمی بە 40,000 دینارە ئێمە زەخمان لە مقاول کردیا و زەخمان لە ستافی خۆمان کردیا کە بە 25,000 بۆ هەریەک لە دوکاندارەکان ئەم بژمەی حساب. باشە سەبارەت بە بەو جەنجاڵی لە ڕابردوودا هەبوو ئێستا ئەوان گرفتی ئەویان هەیە دەڵێ ڕاستە پێشتر جەنجاڵی بوو جێگای دەستخۆشیە لە حکوومەت بەڵام لەگەڵ ئەوەشدا گرفت بۆ ئێمە دروست دەکات شارەوانی لەوەی کە ڕێگان نادە 2 مەتر ئێمە لە دوکانەکانی خۆمان بینەدە تەبیعی هەرچی ئیجراعاتە لە بەرخاتری دوکاندارەکان و لە بەرخاتری جوانی شەقامەکە کرایە ئیسکان نەمولچی منە نەمولچی دوکاندارەکانی ناو ئیسکانە بەڵکو مولچی شاری هەولێرە ئیسکان دەبێت سیمایەکی شارستانی پێوە دیار بێت کە هاوتەری بێ لەگەڵ ئەو جوانەیە کە هەولێر هەیەی معلوماتی ئەومانەیە کە زۆرێک لە دوکاندارەکان شۆستەی بەردەمیان یاخۆ شەقامی بەردەمیان بەکرێداوە ماگانە ئایتا کارگەشتۆتەوەی کە دوکاندار هەبووە بە $800 کری دوکانی خۆی داوە بەڵام شۆستەی بەردەمی شەقامەکەی بە $1000 بەکرێداوەتە دەبەردەستی ئەفۆن عارەبانێکی باشە کەواتە شۆستەی بەکرێداوە بەڵام ئێستاوە گرفت نییە لە نێوان عارەبانچی و خاوەن دوکان بزنسێک کراوە ینی چۆن چارەسەر و گرفتە دەکەن ئەو ئیجراعاتە بۆ ئەوە بووە کە تەواوی ئەو گرفتە چارەسەر. باشە زۆر جار ینی بیرۆکەی ئەوە هەیە دەڵێن شەقامی ئیسکان ئەوەندە درێژەکەی زۆر نییە دەکرا هاتوچێ ئۆتۆمبیلی لێ قەدەغە کرابایە ینی هاوشەوەی هەندێک شەقام کە لە دنیا بە ناوبانگە شەقامی ئیسکانش لە ڕابردوودەوە ئێستاش ناوبانگێکی زۆریەیە ینی بیرتان لەوە کردوتەوە ڕۆژگارێک ینی هاتوچۆی ئۆتۆمبیل قەدەغە بکەن بە تەکیل حیسابیەوە کرایە لەم پرۆژەیە بەڵام بەهۆی ئەوەی کە زۆرێک لە دوکانەکانی شەقامی ئیسکان چێشخانن بە بیانی ئەوەی کە ئەگەر بێت و هاتوچۆی ئۆتۆمبیل لەم شەقامەدا نەمینێ لەوانەیە بازاری ئەم چێشخانانە ڕوولەکزی بوون کە بۆیە لەم هەنگاوی ئێستاماندا بیرمان لەوە نەکردوێتەوە کە بە یەکجارێکی ئەم شەقامەدا هەمووشۆی ئۆتۆمبیل ڕابژێت هەرچەندە کە لەگەڵ برایانی هاتوچۆ باسی ئەوە کراوە لە کاتی درەنگانی شەو بۆ بڵین لە دوای 8:30 شەو تاوەکو 1 شەو بتوانین کە هاتوچۆی سیارە لەم شەقامەدا قەدەغە بکرێت بەهۆی دانانی چەند جەکێک لە سەرەتا و لە کۆتایی ئەم شەقامەیە بەڵام هێشتا لە دیراستدایە و هیچ بڕیارێکی نەدرا. باشکەی بەتەواوی ئەو شەقامە دەکەوێتە بەردەم خزمەتگوزاری دوکاندار و هاوڵاتیانش بە شێوەیەکی بەر لە هاتنی سەری ساڵ بەر لە هاتنی سەری ساڵ لەگەڵ ئەندازیارانی سەرپەرشتە قسەمان کردو ئەم پرۆژە بە کۆتایی دێت بەڵام تاوەکو ئێستا کە گرفتی ئەومان هەیە ئایا ئەم شەقامە سەر لە نوێ قیقاو بکرێتەوە یاخود هاوشێوەی شەقامە گشتەکانی وەکو دەڵێ ئیستیقلالی تورکیا و ئەم شەقامانە هێشتا بڕیارتان بەردەڕێژ بکرێت بەڵێ لەبەرەوەی بە حکمی ئەوەی کە زۆربەی ئەو خەڵکێ ینی خاوێنکردنەوەی ئەم بەردانە کاتێکی زۆری پێویستە و زۆر زەحمەت. ئێوە وەکو کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان سەبارەت بە نۆژەنکردنەوەی شەقامی ئیسکان ینی بەشدار بوونە یاخودنا وەکو بەشداری فعلی نا بەڵام وەکو پرس پێکردن بەڵێ ئاگادارین پرس بە سەرۆکی دەستە و بە دەستەی گەشت و گوزار کراوە شەقامی ئیسکان بچێتە چوارچەوەی کەرتی گەشتیاریەوە ڕاستە و خۆ ناچێتە چارچەوەی گەشتیاری بەڵام دەبێت سیمای گەشتیاری هەبێ چونکە زۆر شوێنی دیکە لە هەرێمی کوردستان
سەربەلایەن و شوێنە شارەوان و لایەنی دیکە ئیداریان دەکات بەڵام لەلایەنی گەشتیاریەوە سوودیان لێ وەردەگیرێ بۆیە گرنگە لەلایەنی گەشتیاری گرنگی پێ بدرێت بۆ نمونە ئەم شوێنە کۆمەڵێک ریستۆرانتی تێدایە کەواتە گەشتیار بۆی دێ بۆی هەندێک شوێنی کللتوری تێدایە جێی کافێ و فاسفودی تێدایە هەندێک هوتێلی تێدایە ئەمانە هەموو جێگای ئەوەی نەکە گەشتیار بێ بازاری تێدایە یەک لە خاصیتەکانی گەشتیار ئەوەیە کە بازار بکە بە تایبەتی شەوانە ڕەنگە هەموو بازارەکان نەبن بەڵام شەوانە ئەم بازارانە کە دەبن گەشتیار ڕووی تێدەکات دێتە شوێنەکە بۆیە دەبێت ڕاچاو بکرێت خواستی گەشتیار لەم شوێنان لەبەر چاو بگیرێت بۆ نمونە شوێنی گشتی هەبیت لە کاتی پێویستە لە بۆنەکانە ئاهەنگی تێبجێرجێت واتە شوێنێکی ئۆپن و کراوەی هەبی بۆ ئەوەی هەندێک ئەگەر ئاهەنگی گەورەش نەبێنین چه ئاهەنگی چێدا بکرێت بۆ نمونە پێویستە شوێنی WC گشتی هەبێت هەم بۆ هاوڵاتیان گرنگە WC گشتی هەم بۆ گەشتیاریش گرنگە باش ئەگەر بمانەوێ ئەم شەقامە دەوڵەمەند بکەین وەکو شەقامەکانی دنیا کە هەندێک شاردە شەقامی زۆر ناوبانکەیە چی بکرێت باشە لەم شەقامە زیاتر پیادەڕۆبی زیاتر شوێنی دانیشتن بی بەڵام لەگەرەوەشە لە دەوروبەری پارکینگ هەبیت بۆ ئەوەی ئەوانەی بە پیادە دێن شوێنی سیارەوەستانیان هەبی نەک سیارەکان لە بەردەمی ماڵان ڕابگیرێت و ببینە هۆی سەر ئێشە بۆ گەڕەبوو بۆ ماڵەکانی دەوروبەری شوێنی دانیشتنی کللتوری هەبێت شوێنی بازارکردوانە هەموو خاصەتانەی خۆی هەیە پاک و خاوێنی سەرەکی ترین کارە بۆ گەشتیار باشە سەبارەت بە بێبەشبوونی ئافرەتان لەم شەقامەدا لە لەو هەموو ڕێستورانتێک کە لەم شەقامە ئێوە چی دەم ئافرەت لێرە بێبەش نییە بەڵام لەوەی زیاتر گەنجی شوێنێکی مدی و زیاتر گەنجی دێت خێزان ئەوەندە تااقەت ناداتە بەرخۆی ئەمە بابەتێکی کۆمەڵایەتی ڕەنگە بە من و بە تۆ بە کەس سارە بەڵام مافی ئەوانش نییە بێن دەشدار وەکو ماف من بخۆم چەنددار جار لەگەر خێزان هاتووە و ڕەت بوویمە و کێشەم نەبووە و زۆر ئاساییە و کەسیش شتێکی وایی بەرامبەر نەکردینەکە نیگەرانی هەندێک شوێن کافتریای تایبەت بە ئافرەتان هەیە ڕێستورانتی تایبەت بەڵام ئەو سیمایە نابیندرێت لە شەقامی ئەمە لە هەولێر لەم شەقامە گەرنەبی لە شوێنی دیکە هەیە ئەو بابەتەی بە ڕێزت باسی کرد زەڕور نیە لێرە هەبێت پێویستە لێرە شەبێت و چونکو ئەمڕۆکە لە ڕووی کۆمەڵایەتەوە ڕەگەزی نێرومێ هیچ جیاوازێکیان نییە لە ڕووی خۆشی و ناخۆشیەوە هیچ جیاوازێکیان بۆیە دەبێمە لەبەر چاو بگرێت بەڵام ئەمەش دەچێتە چارچەوەی بابەتێکی کللتوری چەندی ئێمە وەکو ڕەگەزی نێرینە ڕێز لە ڕەگەزی مینە و لە گەشتار و لە بەرامبەرمان بگرین ئەم بابەتانە ئەم تێکەڵاو بوونەوە باشتر دەبێت و لێک دوورکەوتنەوە کاڵتر دەبێت. نۆژەکردنەوە شەقامەکە پێت چۆنە؟ شتێکی زۆر باشە دەستخۆشییان لەکەین بەڵام بەو شێوازە نە بۆ ماوەی 3 مانگ ئەوان مۆڵەتیان نابێمەکە تەواوی بکەن 7 مانگ ئەوان بە یەک ڕسیبی 4 مەترپانەوە خەریکن 4 مەترپانە خۆیان پێ بەڵام باکاکە حسابی ئێستا بەس ئەم ڕسیفەیان کردووە دەستخۆشییان لەکە ئێمە دەست ناڵین دەستخۆشیان لەکەین بەڵام ئەوان بوتیان بە 3 مانگ ئێمە 7 مانگ لە شیفای خۆمان کرێم دوکانە ئەین کرێی من ملیۆنێک و 400 نارە هەموو مانگیە ئەوان مەمیادیان بە 3 مانگ تەواوەکەن ئەوە 7 مانگ من شیفای خۆمان کرێم دوکانان ئەین ینی هەمووی سەر هەموو مەلەسە سەر ڕۆین هەموو ئیسکان ئەزان با خەڵک خۆی بێدەنگ نەکە ئەو شتا ئاگادارن تێگە ئەوە دوکانەکە من جامخانەی کەباب مێلان بردو ئێستا کەوتیان مەمنوع ئاگە بێت و دای بنێم ئەوە نەیە ڕێگەم نامێت خەڵک شوورەوە چیت دەوێت وڵای داوا لە حکومەت دەکەین لەبەر هەست لە کاک مەریوان لە کاک نەبەسی قایم خام لە مەحافظ هاوکاریی خەڵکی فەقیر و شارە بکە خەڵکی زۆری ئیسکان هەمووی بێ ئیش و کار بۆ شێوەیە هاوکاری بکە چیتان دەوێت وڵای دوومەترێکمان بنێ ئا لە مەسافەیە تێگەی هەر بەش جامخانەکەمان بێتە دەرەوە کاکە ناینە دەرەوە بەش جامخانەکەمان بنێ تۆکو دوکاندارێک لەگەڵ ئەوەی عارەبانچیەکان بمینێن هەندێک دەڵێنەوە عارەبانچیانە سیمای ئەو شەقامە بۆ ڕۆیشتنی ئەوان ئەو شەقامە بازاری ناهێڵیتە نەما کاکامەران ڕاستە شتە بەڵام لە هەمان کاتە هەنێ خەڵکی شتیایە خەڵکی فەقیر و هەژارە من ئەوەی کە من بیزامەوەکو خۆم 14 ساڵ لەنا ئەم دوکانم ئەوانەی من ئەیزان پێش منیش لێ سەوزادەبوونەوە عارەبانچیانە وانە بابە پێی حساب بنای بیسینە بەرسن لە فەرسان عربانە بین و سن باقی ئەوی تریقی چەکە بالابن من ئەزانم کابرا عرب پێش دوکانەکە خۆی بە خەڵک بەکرێ بە خەڵکی سووری دێگەی بەڵام با خەڵکی لێ خۆیش کار بەکاسی پێت باشە ینی بەکرێدانی ڕەسیف لەلایەن دوکاندارێک نە وەڵام پێ باش نییە کرێ ئەو دوکانی دانیشتین سی وەرەقەیە بۆ لێرە بۆ ئێرە چێنە شانزەلیزەیە ناشتیوانە چۆن خەڵکەکە مەنع دەکەن لەسەر شەقامەکان باکری دوکانەکانی کرێکان بۆ بێن نەخوارێ بەبی خەڵک بتانی بە ئاسانی ئیشکە و بە ئاسانی
بژێوی ژیانی دابین کە بۆ ماڵ منداڵەکە بەڵام تۆ عربانەکان لا دەبێت لەسەر شقامەکە ئەی دوکانەکان ئەویان بۆ تەوحیدکەن کرێوی نەخوارە تا خەڵک بتوانێت عربانە نابێ بەخۆی دوکانێک بەکرێ بگرێت. زۆر باشە خەڵکێکی زۆر حەز دەکات سەردانی ئیسکان بکە بەڵام زۆر جار ئافرەت ناتوانێت بێتە ئیسکان پێت وایە هۆکار چییە؟ هۆکارەکە لەوەیە کە ئێرە هەموو گەنجن ئەلێرە 24 سعات پێ دەرێن قەباتکردن نییە بەس چیە ناتانی ئافرەتێک بێتە ئیسکان. ئێوە حەز دەکەن ینی لەمە دووە وا بکرێ حکوومەت کارێکی وا بکات خێزانش بتوانێ ئافرەت کێچ کۆڕ بێکەوە ئەرێ وەڵا ینی هیوادارین وەچی ئەسواق سیواری لێ بێرە پیا و ژن و کچ و ئەوانە بێتە ئێرە بەسی حکوومەت ئەو عربانانێ من معقیدێت زادەکەی کردیەوە ئەگە بڕێک مەسافەکمان بداتێت لە ڕسفەقی مساعدەکمان بکات و چێمە ئێرەمان بەخرێ کرد لەگەڵمانەوەی عربانچیەکانی یاخودنا والله لەگەمانەوەی عربانچەکانیشم ئیسکان بە قەرەباقی جوانە. ئێوە قسەتان هەبوو لەسەر ئیسکان قسەی ئێوە چێ سەبارەت بەم نۆژەنکردنەوە؟ ئێمە دەستخۆش لە حکوومەت دەرێنەکەی باش کردووە وەرەیە بەردەوام بین ڕاستی پێشتر ینی شێوازە زۆر ناشرین بوو ینی کەس ڕازی نەبوو ئێستا مەجموعەی خەڵکێک بۆتە ناڕازیە کە مستەفید بووە مستەفید چی مستەفید؟ لکن ئەو جادێ بەکرێت دەبە 1 ملیۆن 700,000 600,000 زۆر کەس دەڵێ ئەو شەقامە زەڕور نیە ئۆتۆمبیلی تێدا هاتوچۆ بکات ینی زۆر جار ینی هاوشێوەی شەقامی دیکە دەکەن لە دنیا پێتان وایە هاتوچۆ ئۆتۆمبیل بمینێ باشیان نەمینێ باشترە وەک ئەوروپا مەسەڵەن وەک تورکیا و شوێنانە. شەقامی ئیسکان هەم لەسەر ئاستی هەولێر هەم لەسەر ئاستی کوردستانیش ناوبانگێکی باشەیە خەڵکێکی زۆر ڕۆژانە و شەوانش سەردانی دەکەن بەڵام پێویستی بە ڕێخستنەوەیەکی جددی هەیە. ئێستا ئێوە خەریکی ڕێخستنەوەی ئەو شەقامن لەسەر چه ئەساسێک چی دەکەن؟ ئەو شەقامە تایبەتمەندی خۆی هەیە لەلایەن خەڵکی هەولێر بە تایبەت لەلایەن چینی گەنجانەوە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەو شەقامە چەندین ڕووداوی بەخۆی وەبینی چ بگرە ڕووداوی خۆش و ڕووداوی ناخۆشیش لەلایەن حکوومەتی وەش تایبەتمەندێکی خۆی هەبووە گرنگجێکی پێدراوە پێشتر نۆژەن کرایتەوە ئێستا بۆ جاری دومیژە و شەقامە بە باشترین شێوە نۆژەن دەکرێتەوە ئێستا ئەو پرۆژەیە لە ژێر باڵێن جێبەجێکردندا و گەیشتە تقریبەن دەتام لێن لە قۆناغەکانی کۆتاییە و زیاتر لە 800 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە کە پێشتریش جارێکتر نۆژەن کرابەوە لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکە. باش ژمارێکی زۆر لە کاسبکاران لە ڕێگەی ئەم شەقامەوە ژیانی خێزانەکانی خۆیان دابین دەکرد. ئێستا گرفتی عەرەبانچیەکان چۆن دەبێتن یان گرفتێکەیە چۆن چارەسەری دەکەن؟ بەخۆی بەپێ هەموو پێوەرێک بەپێی هەموو یاساکان بەپێی هەموو ڕێنماییەکانی کە دەردەچی لەلایە وەزارەتە پەیوەنددارەکان وەستانی عربانە و گرتنی شوستە و شەقام شتێکی نایاساییە ناکرێت ڕێگەی پێ بدرێتن لەبەرەوەی شوستە بۆ هاتوچۆی خەڵکە هەروەها شەقامیش بۆ ئۆتۆمبیلە خۆتان دەزانن بەڵام ئەوەی ئەو بارودۆخەی کە بەسەر کوردستاندا هەر لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەو قەیران و شەڕی داعش و هاتنی بە هەزارها خەڵکی ئاوارە و خەڵکی تر لە وڵاتانی دەوروبەریش بە مەبەستی کاسبیکردن یاخود چ بە بەهۆی ئەو شەڕ و ئاژاوی کە لە ناوچەکان لە وڵاتەکانیان بۆ بەتایبەت لە ڕۆژ ئاواوە کە ئەو خەڵکە هات ئەو وای کرد کە خەڵک بۆ پەیداکردنی بژێ و ڕۆژانەی پەنا بباتە چەندین جۆرەها بابێن کاسبی لەوانە دانانی عربانە و مێز و ئەوشتە لەسەر چەندین شەقامی ئیسکانی ژێچێک لەو شەقامانە لەبەرەوە وەکو باسم کرد کە قەرەباڵغێکی زۆری کارکردنەکە لە پێشودا بە شێوەیەکی نایاسایی بەڵێ هەموو کات بە شێوەیەکی نایاساییە وەستانی عربانە لەسەر شەقام یاخود دانانی مێز و کەلوپەل لەسەر شۆستە بەڵام زۆرە چاوپۆشیە کراوە بە مەبەستی لە پێشودا چاوپۆشیتان بەڵێ ئەمە ئەوە ناشارینەوە کە زۆرە چاوپۆشیە کراوە بە مەبەستی ڕێگەدان بەو خەڵکەی بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانەیە بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە لە ماوەی ڕابردوو یاخود لە ماوەی لەو ماوانەی کۆتاییدا ئەوەی ئێمە تێبینیمان کرد ئەوەش استیغلال کرا بە شێوەیەکی زۆر ناڕێ وای لێ هات شۆستەکان بەکرێدران و کڕین و فرۆشتنیان پێکرا ئەوەش
شتێکی با بڵێن هەندێک شیاو عربان نییە. شەقامیشیان تەجاوز کراتە ناو ئەو سند. کافتریانە یاخود ئەو ڕێستۆرانتانە شەقامەکان داگیر کرد کورسیاندانا مێزیاندانا عربانچیەکان کڕین و فرۆشتن بە شەقام دەکرا خەڵکی تر هات استغلالی ئەوەی کرد ئەوەش بە هیچ شێوەیە ڕێگە پێدراون نیە بۆیە ئێمە بەرنمەیەکماندانا لەگەڵ شارەوانی ئاگداری شارەوانیشمان کرد کەوا پێویستە ئەو شەقامە ڕێک بخرێتەوە ڕێخستنی شەقامەکەش بە دڵنیاییەوە چەند کەسێک نیگەران دەکاتن کە ئەوانەی لەوێ کار و کاسبیان دەکرد بەڵام کە بەرژەوەندی گشتیا پێویستە جێبەجێ بکرێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا هەڵمەتێکی بەرفراوان کرا بۆ لادانی ئەو عربانانە بەڵێ بۆ سەرپێچیانە بەڵام ماوەی تیجاری باشە کاک نەبەست زۆر جار دەگوترێت ینی شەقامی ئیسکان زۆر بەناوبە بەڵام زۆر جار سیمای شارستانی تێدا کەمە ینی بۆ نمونە خێزان زۆر بە کەمی دەتوانێت سەردانی ئەو شەقامە بکات ینی ڕێخستنەوەی ئەو شەقامەی ئێوە لەسەر چ بەنەمایەک دەبێتن ینی بۆ داهاتوو دەتانەوێت چۆن بێت ئەو شەقامە دەمە لە سەو بنەمایە دەبیتن وەکو ئاماژەش پێتر خێزانێک زۆر زەحمەتەکە ڕوو لەو شەقامە پێمە لە کاتێک دەڵێن کە شەقامێکی گەشتیاریە ئەگە شەقامێکی گەشتیاریبی خێزان ئافرەت منداڵ هەمویان بۆیان هەیە کە سەردانی ئەو شوێنە بکەن بەڵام بەداخەوە ئەویان بۆ نەدەکرا لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆری گەنج و ژمارەیەکی زۆر سەرپێچی لەسەر ئەو شەقامە کرابوو لە سەرەتاوە لادانی چۆڵکردنی شەقامە لادانی ئەو عەرەبانانەیە کە لەسەر شەقام هەبووە هەروەها قۆناغی تریش دەبی بگاتە کۆڵانەکانی با بڵێن ئەو کۆڵانە فەرعیەکان دەبی بگاتە سەر شوستەکان ئاگاداری خاوەن دوکانەکان بکرێتەوە ئەوەت بە چەند قۆناغدا تێدەپەڕێتن بەڵام ئێمە ئێستاوەی کردومانە شەقامەکە پاکرایەوە جارێکی تریش بە هیچ شێوەیە ڕێگە نادەین چ عارەبانە چ کورسی کافتریاکان یاخود چایخانەکان لەسەر بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین لەبەر ئەوەی ئەو شەقامە بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلە پێویستە هەموو کەسێک هەموو ئۆتۆمبیلێک ئەو کاتانەی کە کراوە دەبیتن هاتوچی پێ بکە نەکرێتە ئەوەی کە خەڵک نەتوانی ئەگەر کارێکی پێویستی شێبوو لەو شەقامە نەتوانی سەردانی ئەو شەقامە بکاتن ئێمە بەرنمەکە لەگەڵ نۆژەنکردنەوەکە با بڵێن لە یەک کات ئەنجام دەدرێتن ئێستا وەکو دەشبینین نۆژەنکردنەوەکە لە قۆناغی کۆتاییدایە ئێمە کە نۆژەنکردنەوەکەی تەواو کرا و بە دڵنیاییەوە ئەو شەقامە بە شێوەیەک و بە سیمایەکی تر خۆی زۆر باش هەندێک جار باس لەوە دەکرێت خاوەن دوکانەکان یان عارەبانچیەکان دەڵێن شەقامی ئیسکان بە عارەبانچیەکانەوە ینی ناوی دەرکردووە بەوەی کە خەڵکێک داها لە ڕێگەی عارەبانچیەکانەوە شتی دەخوارد دەڵێ قەدەغەکردنی عارەبانچی هەم لە کاتێکدا ئەو بازاڕە شەلل دەکا لە بەرامبەریشدا خەڵکێکی زۆر ینی بێکار دەبن ئێوە دەڵێن چی؟ بەڵێ ئەمەوەکو باسم کرد ئەوە وای لێ هاتبوو کە تیجارەتی پێدەکرا بازرگانی بە شوستە و شەقامەکان دەکرا ئەمە مانای ئەوە نییە کە عارەبانچی ڕێگەی پێ بدرێمە ئێستا گە لە کاتێکدا بزانین یاسایەکی نوێ لە پەرلەمانی کوردستان دەرچوو لە ساڵی 2006 هەژدە بە ژمارە ڕقم سێ بوو ژمارەی سێ بوو ئەو یاسایە ئەو یاسایە باز لە زێدەڕۆیی دەکاتن بەتونترین شێوە سزای داناوە بۆ ئەو کەسێک کە زێدەڕۆیی دەکاتن لە یەک لە بڕگەکانی یاسایەکە باز لە عارەبانەش دەکاتن لە شوستە دەکەن لە شەقام دەکاتن ئەمە ئەگەر هاتوو ئەو یاسایە لەسەر ئەو عارەبانچیانە جێبەجێ بکەنەوەوانە بە پێی ئەو یاسای نوێ بەندکردنیشان لەسەر بەڵام ئێمە تا ڕادەیەکی زۆر هاوکاریان دەکەین و مام ڕێگەشیان پێ نادەین کە بەو شێوەیە کە پێشتر هەبوو ئەوانە جەنجاڵی ڕابردوو بوو بە ڕابردوو لە داهاتوودا و جەنجاڵی دروست نابێتەوە باش سەبارەت بە ڕێخستنی شەقامەکە لە ڕووی تابلۆ لە ڕووی ینی ڕەنگکردنی شەقامەکە یەک ڕەنجی بیناکان پرۆژەکەی ئەوەی دەبین پرۆژەکەی ئێمە باز لەوەش کراوە کەەوە ئەو جەنجاڵیەی لە هێلەکانی کارەبا هەیە کە لە تابلۆکان دانانی تابلۆکانی هەمووی دەگرێتەوە بەڵام ئێستا ئەوەی دەکرێتن تۆڕی ئاوەڕۆیەکە ڕێک دەخرێتەوە هەروەها شۆستەکە ڕێک دەخرێتەوە و چاک دەکرێتەوە سەر لە نوێ قرتاویش دەکرێتەوە باشە دڵنیان لەوەی شەقامی ئیسکان لەمە دووە بازاری باشتر بێ ینی کاسبکارانی ئەو شەقامە ینی زێدەتر داهاتیان لە ڕابردوو زیاتر ئێمە کە بازاری قەیسەریمان ڕێک خست دڵە ڕاوچەیەک لەلایەن کاسبکاران و خاوەن دوکانەکان دروست بووکەوە بازاریان باش نابی و ئەو کار و کاسبیان وەکو پێش نایێت بەڵام دوای ئەوەی کە تەواو قەیسەری نۆژەن کراوە دوای ئەوە ئەو زێدەڕۆیان هەمووی لادرا
باوەڕ کە خەڵک زیاتر ڕووی لەو بازارە کرد بە تایبەت چینی ئافرەت پێشتر وای لات بوو زۆربەی زۆری کۆڵانەکان ئافرەت نەیدەتوانی بۆ پێدا هاتچوو بکاتن لەبەر جەنجالی و دانانی ئەو هەموو مێز و عارەبانە بەڵام ئێستا بە شێوەیەکی جیاوازترە ئێستا بازاڕیان زۆر باشترە هەر شوێنێکە ڕێک بخرێتەوە ئەو بە دڵنیایەوە هاوڵاتیانیش یان خودت کاسبکارانیش دڵنیا دەکەینەوە بە تایبەت خاوەن دوکانەکان کەوا بازاڕیان باشتر دەبێت زۆر باشە دوا پرسیارم ئەوە دەبێت سەبارەت بە ڕێخستنەوەی ئەو شەقامە زۆر جار گلەی لە نرخی دوکانەکان دەکرێت بە پێی زانیاری ئێمە نرخی دوکانەکان گرانتر بۆ لە چاو ڕابرد و پاش نۆژەنکردنەوەکە سەبارەت بە کرێ ئێوە ڕاتان دەبێت یانش ئازادە باز خۆی مەسلەی کرێ بابەتێک کە پەیوەندی بە بازار هەیە بابەتەکە پەیوەندی بە دادگا هەیە بابەتێکی باڵێن مەدەنیانی ئەگەر هەر کێشەیەکی شەبیتن ئێمە تەڕەڤنینە لە مەسلەی کرێ بەڵام ئەوە شتێکی ئاساییەکەوە هەر شوێنێک ڕێک دەخرێتەوە نرخی دوکانەکان کرێەکەی بەرزتر دەبێت وەکو بازاڕی لەنگە دوای ئەوەی ئەو ئاگرەی لێ دروست بوو ئێستاگە سیرکن بە ڕێژەیەکی زۆر بەرز نرخی دوکانەکان بەرز بوویتەوە کرێ بەرز بوویتەوە ئێرە شەروەتر بازاڕی قەیسەریش بەعینەن با بڵێن شت کە نۆژەن کراوە کرێەکەی بەرز بووە نرخی دوکانەکان بەرز بووە ئەوە شتێکی ئاسایە بەڵام ئێمە وەکو حکوومەت تەدەخل لەو بابەتە ناکەین ئەگەر هەر کێشەیەکیش لە نێوان خاوەن مڵک و کرێتی هەبیتن ئەوە ئەو کێشە لە دادگا چارەسەر دەکەن. لە شەقامی ئیسکان ڕای هاوڵاتی و کاسبکار و حکوومەتیشمان وەرگرت حکوومەت دەڵێت لە هەر شوێنێکدا پرۆژەی تێدا ئەنجام بدەین خێر و بێر بەسەر کاسبکارانی ئەو شوێنەدا دەبارێ و دڵنیاین بازاڕی ئیسکانیش بازاریان لە داهاتوو باشتر دەبێت کاسبکارانی ئەو شەقامەش دەڵێن لە ماوەی ڕابردوودا زیانی زۆرمان بەرکەوتووە ئومێد دەکەین بۆ داهاتوو پرۆژەکەی شارەوانی هەولێر لە شەقامی ئیسکان وا بکات قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە لە ڕابردوودا بەریان کەوتووە تا باسێکی دیکە و بە دوواداچوونێکی دیکە بەخواتان دەست پێن.